باسانیم پێیان کرد کچم ئافرەتێک وا بە ئاسانی پارە پێیا بکە نازانی یعنی چی؟ ئەی بۆ پیاوێک بە ئاسانی توانێ پارە پێیاکە بۆ ئافرەت ناتوانێ بیکە کچم پیا و پیاوە بەڵام ئافرەتە پێم بڵێ ئەوە چ شەرمەزارێکە بۆ باوکە تۆمار کردووە پێم بڵێ ئەو تۆ چیت کردووە پێم بڵێ ئەو شەرمەزارەکەم باوکە بۆ لێدەی بۆ لایەنەدەی چی بۆ لایەنەدەی باوکە تۆش ئەدە بسەس تۆش چیم کردووە دانش خەریکە ئەو ئەخلاق و ڕەوشت و پەروەردەی چەندی ساڵە بنیادەنێم خەریکە لەناو دەچین هەیان خۆشکم چ هەیان قوربانە بووی ئەو پارەت لەکوێ بووە پارەی چی ئەو پارەی بۆ تۆی پێیا کردیە بۆ تۆ خۆشکم بە چی پێیات کرد هەیە قسە بکە ئەو پارەت بەچ پێیا کردیە قسە بکە لا إله إلا الله خوایە سەبر بدە خوایە سەبر بدە خوایە جان هەیان قسە بکە باشە گوێ بگرن با بۆ تام بگێڕمەوە هەیان لە پێناوبراکەی خۆی کردە قوربانی چوو بۆ لای ڕەسوول کەسێک بوو هەیان هەرگیز نەیدەویست بیبینێت کابرایەکی بێویژدان لەبەر ئەوەی پارەی هەبوو 2 ساڵ بوو هەوڵی دەدا هەیان مارە بکات و بیکاتە ژنی دووەمی هەیان قەت بە خەیاڵشی نەدەهات بە پێی خۆی بچێتە لای ڕەسوول و پێی بڵێ قەرزی براکەم بدەوە و منیش دەبم بە هاوسەرت ئای دنیایەکی چەند غەدارە پارە وا لە هەندێک کەس بکات خەڵکی پێ بکڕن و بیفرۆشن دۆخێکی هێندە بە ئازارە لە پێناو نەبوونی و پارە کچێکی جوان خۆی بکاتە قوربانی هەیان 2000 قوربانیە یەکێکیان بۆ خۆی کە کچێکی وا جوان چۆن خۆی هەڕاست کردووە ئەوی تریان ئەو خۆشەویستیە گەورەیە کە بۆ براکەی هەیەی ئیتر ڕەسوول 2 دەفتەری دەداتێ و دەڵێ سبەی دێم بۆ ماڵتان کاتی مارەکردن دادەنێم بەسەرچاو چەند ساڵە دەزانی ئەمن چاوەڕێیتومە مشتاقیتومە هەرات و 2 دەفتەر وەی بەسەر چاو ئێستا لێ بدەین ئەمرکە لە خزمەتدا سوپاس دەکەم منە ببووم لە خزمەتتدا دووبارە سوپاس سەرچاو گەلەک بەخێر بێ باوچیان تاوانباری سەرەکیە چونکە ئەو یارمەتی کوڕەکەی نەدا بۆیە تووشی شۆکێکی گەورە بوو هاواری لێ هەڵدەستێت و پێیان دەڵێت بە هیچ شێوەیەک ئەم وەزعە قوبوڵ ناکرێت ئێستا تەلەفۆن بە ڕەسوول بکە بەڵام بەداخەوە ڕەسوول دەگات و ئیتر چیرۆکەکە بۆ ئێوە جێدەهێڵ سلام علیکم باش کاک حاجی چۆنی کاک ئاراز باشی باش خانم چ بووە هیچ نەبووە کاک حاجی ئینشاءالله لەسەر شەرعیەتی خوا سبەی شەوێ دەین مارە دەکەین باسی چیەکەی کێ ماراکەی ئاراس کاک حاجی من لە پێناوی کچەکەتان هەموو هاوکاریەکتان دەکەم ئێستا چی بووە چ ڕوویدایە شتێکی نوێ ڕەسوول دەزانی کچی من بۆ فرۆشتن نییە ئەوەی تۆ کردیتت هەڵەیەکی گەورەیە بە هەر شێوازێک بێت تۆڵی خۆمەتە لێ دەکەمەوە هەیە
ڕۆجاتای بینە کاک حاجی مادەمە تۆ ئەوها زیرەکی و بارڕەزانی پێشتر لۆ هاوکاری کوڕەکە نەدەکرد خێرە ئێستا بیا فریاد ڕەسی بێدەنگ بە ڕەسوول پێشتر مرۆڤ نەبووم پێشتر وەکو تۆ بێعەقڵ بووم پێشتر وەکو تۆ بێوجدان بووم تۆ چۆن ئەتەوێ لە ڕێگای پارە کچی خەڵک بکڕی منیش ئینسانێکی زۆر ناکەس بەچە بووم ئاگام لە ماڵ و منداڵم نەمابوو ڕەسوول زیاد مەڵێ کاک نامی ڕەسوول مەسەلەکە پارە نییە من لە پێناوی کچەکەتان نا هەموو هاوکاریەکتان دەکەم بەڕاستی بۆ لە پێناوی کچەکەم غەڵام بکە ڕەسوول هەستە دەی ڕەسوول لە بەچاوم بزر بە بزر بە چەند بێویژدارم وەی چەند نائینسانم ئەوەی دەماری بەشەر پێ ئەوەی دەماری پیاوەتی بێ من نیمان ئەو ئەخلاقی 50 ساڵە کۆی دەکەمەوە ئەمڕۆ لە دەستم چوو ئای چیم بەسەرات ئای چیم بەسەرات ئاراس غەڵەت بووم تا سەر ئێستا ئەیە ئەوەی تۆ کردت ئەوەی تۆ کردت گەورەترین شت بوو لە پێداوی برایەکان بەڵام من هیچ نەبووم من هیچ نیم من تووشی چی بوو بەس ئابڕم هەبوو ئەوش خەل بوو لە ناوبەجێ ئای خوایە ئەگەر ئەو ڕۆنەم کوژی ئەی کەیم کوژی لە کۆڵە و ژیانە ناخۆشە بکەوە باوکە جان قوربانت بم ئاراس باوکە جان خاسی مازەکە بەس وامەکە تۆ نەخۆشی خۆ شتێکت لێ نەیە لێم گەڕێ با بمرم نەخۆکە چونکە من هەڵەم بەرامبەر دکەن ئاراس هەڵەت نەکردووە. هەموو بۆی تۆ وام لێهات ئاراس هەڵەت نەکردووە باوکە جان هەڵەت نەکردووە خوایە تۆ نەخۆشی وا بکە نا وامەکە باوکە هێ من بەرەوە باوکە هەموو شتێ باشە بە من بەرەوە تەواو کچەوە ئەمڕۆ تۆوانەیەکی جوانت پیشاندام ئاراس کوڕم ئەوەی خوشکت بۆی کردی باوکت بۆی نەکردی کوڕم وانەیەکی باش لە خوشکت فێر بووم خوشکێکی باش هەزار براو هەزار خزمی خراپ دێنی